لە بڕی ڕۆژ لە مانگی ڕەمەزان پێشانگاکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دەکرێنەوە لە شەودا. خاوەنیەکێک لە پێشانگاکانی ئۆتۆمبیل دەڵێت بەهۆی بێبازاڕی نرخەکان دابەزیون. سیارە لە دابەزی سیارە هەموو سیارە 1500 تا 2000 دلار دابەزی. هۆکارەکە دابەزین نەبوونی بازاڕە. عرض و تەڵەبە کە عرض زۆرە تەڵەب کەمە کە تەڵەب کەم بیتن بازار دێتە خوارێ. ئەو ئۆتۆمبیلانەی نرخەکانیان لە نێوان 10,000 بۆ 15,000 دلارە. مامەڵەی کڕین و فرۆشتنیان باشتر و خێراترە. ئەوانەی مامەڵەی کڕین و فرۆشتن دەکەن باز لە ناجێگیری بەهای دینار بەرامبەر بە دۆلار دەکەن کە کاریگەری لە سەر کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل کردووە. ئەوڕۆ عالم هەموو فەقیرە، کەسی دەورەمەند نایە تەکسی بکڕی، هەموو فەقیر و فەقاراتە. مەشروعی دەکات، مەشروعیە دینارە دەیکاتە بە دۆلار دێ تەکسێکی دەکڕی. دۆلار تاثیر زۆر کردی. ئەوانە مەسەن لە سیارەکە بە 140 وەرەقەیە تەماشا سعری بازاری دەکەن و دۆلارەکە دابەزیە دەبتە 145 یعنی لۆ سیارە کڕین و فرۆشتنی هەموو یەکە. قەنعات کە بازارمان خۆشتر بووە، زۆر تەکسیت پێ ناکڕی. تازە 2010مان کڕی هەموو قەلبیەتی بە 137 وەرەقەی، پێشتری بە 115 وەرەقەی بوو، بە 116 وەرەقەی بوو، بە 113 وەرەقەی بۆ بازارە بوو. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی گشتی گومرجی هەرێم لە ساڵی ڕابردوو زیاتر لە 105,000 ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان کراوە و پێشبینیش دەکرێت بۆ ئەم ساڵ زیاتر لە 110,000 ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان بکرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.